ئێستا لەم سەردەمەی ئێمەدا کە دەبینین لە جیاتی اعتزازکردن بە ئیسلام کە عومەر کاتی خۆی ڕەزای خوای لێ بفەرمووی نحن قوم أعزنا الله بالإسلام مهما ابتغينا العزة بغيره أذلنا الله ئێمە قومێکین خوا بە ئیسلام بە عیزەتی کردوین ئەخر عەرەب زۆر زەلیل بوو زۆر جێردەستە بوو هیچ نەبوو ئەوەی کە هەبوو لەو کاتەدا ئیمپراتۆریەتی ڕۆم و ئیمپراتۆریەتی فارس عەرەب پەرتەوازە بوون هیچ نەبوون بە ئیسلام خوای گەورە بە عیزەتی کردن عومەر خۆی وا دەفەرمێ ڕەزای خوای گەورەی لێبێ مهما ابتغينا العزة بغيره أذلنا الله ئێمە بمانەوێ عیزەت بەدەست بێنن بە غەیری ئیسلام خوا زەلیلمان دەکات بۆیە هەمووی القومية العربية هەمووی منادا بە چ دەکات شعاراتیان قومیە عەرەبیە قومی عەرەبی ئەو دە حاڵتان خۆشە ئێستا تەماشا دەکەین چۆن جوولەکە دیسان هاتووە ئێستا تەغەڵغوڵی کردو چۆتە ناو قودسەوە و بەشێکی زۆری دەست بەسەر داگرتووە و مسلمانانیش بێدە سەڵات ماونەتەوە هۆکار چییە برام ابن القيم رحمة خوای گەورەی لێبێ دەفەرمێ لا تقولن إن العدو غلب تالله ما العدو غلب ولكن الحافظ أعرض لقد وانزاني دوژمن زاڵ دەبێت دوژمن کاکە بە قووەتە و زاڵ بووە چی بکەین برا جوولەکە دەزانی چەند وڵاتی لەگەڵا دەزانی جوولەکە ئەمریکا پشتیوانی دەکات جوولەکە رووسیا پشتیوانی دەکات کاکە بە قووەتن ابن القيم دەفەرمێ نەخێر قەزیەکە بە قووەتی دوژمن نییە ولكن الحافظ أعرض أوي باريزري مسلمانة كخوايا أوي ناصري مسلمانة وما النصر إلا من عند الله خواي قورا إهمالي كردوين خواي قورا مسلماني إهمال كردوا أو مسلماني كالجياتي اعتزاز بإسلام وبخوا وبك اعتزاز بعروبته وبقوميته وببعثيته ودكات بوي خواي قورا بيريزي كردو کەواتاوە نەبێ جوولەکە بە دەسەڵات جوولەکە کوێن چین جوولەکە پێمان بڵێ چەند ملیۆنە جوولەکە برام چەند ملیۆنە لە چاو مسلمانان هیچ نین هیچ ئەی بۆ دەسەڵاتیان هەیە الحافظ الناصر أعرض ئەو خوای پارێزەرە ئەو خوای سەرخەری مسلمانانە ئێستا چی مسلمان سەرناخە بۆ چونکە مسلمان کە اعتصام بە دینی خواوە نەکەوە اعتزاز بە دینی خواوە نەکە خوای گەورە سەری ناخە ئەوە هۆکارەکەی